سڵاو بینەرانی عزیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کەمەرانی داڵقەیەکی تر لە بەنامەیە دیدار و ڕابەوە هاتوینەتەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی بڕگە و بابەتەکانیان بەنامەیە لە ئەڵلقەیەم هەفتەیە بەنامەکەماندا بینەر و بیسەری دوو بابەت دەبن بەناوەکانی نووسین و وەجەنگ هاتن بە چ مەبەستێک و فەتانە وەلیدی شاژنە فرامۆشکراوەکەی موسیقای کوردی کە هەردوو بابەتەکە لەلایەن سایدەمانیەوە نووسراون و ئامادەکراون بۆ هیوایە ناوەڕۆکی بابەتەکانمان جێگای سەرنجی ئێوەی عزیز بێت لەگەڵمان بن بۆ بیننی و بیستنی ئەم بەنامە. نووسین و وەجەنگ هاتن بە چ مەبەستێک؟ شێو یاماژێ ئەم بابەتە دوای کوژرانی بێبەزەیانە و نامرۆڤانێ دوعا کە لە بەرواری چواری هەفتی 2007 زاینی بە ساوانی خۆشەویستی بەردباران کرا و ژیانی لێ ئەستانراوە نووسراوە. ڕووداوێک کە دەبوو بۆ کاردانەوە بەرامبەر بۆ جنایەتە شۆڕشێکی بەرینی کۆمەڵایەتی لە چەشنی شۆڕشی ژینای بۆ بکەوتایە ڕێ. خوێندنەوەی سەر لە نوێی ئەم بابەتە خۆی پرسیارێکیشە سەبارەت بەوەی کە ئایا دوای تێپەڕبوونی 16 ساڵ سەبارەت بە پرسی توندوتیژی چه ئاڵ و گۆڕێک بەسەر کۆمەلگاکەمان دەهاتووە؟ ئەو توندوتیژیانێ لە سەردەمی ئێمەدا ڕوئەدەن وەک ڕاستیەکی حاشا هەڵنەگر تەنراونەتە ڕایەڵ و پۆکانی ژیانی ڕۆژانەمان. ئەو توندوتیژیانێک کە خۆی لە هەیبەتی شەڕە نێوخۆیی قەومی و تایفی بنەماڵەی و دەسەڵاتی پیاومەزنیدا دەردەخات. توندوتیژیەک کە بە وسەی بۆرخێز چەمکە شرافەتمەندانە و ئەخلاقیەکانی بە تەواوەتی لە خۆی تەکاندووە، توندوتیژیەکی سازماندرا و مافیایی، توندوتیژی گەلێک سیاسی کە بە شێوەی ئەشکەنجە و ئازاردانێکی جۆرا و جۆری نەیارانی دەسەڵاتداران لە گشت گۆشە و قوشبنەکانی دنیادا بۆ پەڕی خۆی گەیشتووە. توندوتیژی باوترین و ناپەسەندترین پێناسەی مرۆڤە کە بە هیچ شێوەیەک لە شانی ئینساندا نیە، بەڵام بەداخەوە لە هیچ دۆرە و سەردەمێکدا نەیتوانیوە خۆی لەم کارە بێبەری بکات. پێشینەی مێژووی ئەم دیاردەیە تۆسقاڵێکی لە ڕەنج و ئازارەکانی بەشەر کەم نەکردوێتەوە. ئەو ڕەنج و ئازارانەی بە درێژایی مێژووی کۆمەڵگا بەشەریەکان پانتایەکی بەرچاوی لە ژیانی چین و توێژە جۆراوجۆرەکانی داگیر کردووە. بە پێوە توێژینەوانەیە کە لەم ساڵانەی دواییدا سەبارەت بە لایەنە جۆراوجۆرەکان و شێوەکانی توندوتیژی کراون، ئەو بوارەی ڕەخساندووە تا کۆمەڵگای بەشەری تا ڕادێکی باش هۆکاری توندوتیژیەکان بناسن. جێی جاخە کە لە نێو ئەم هۆکارانەدا لە نێو ئەم قەست و ئەنگێزانەدا هۆکارگەلێکی بەدەستێنان و دەستەبەرکردن و تەنانەت جاری وایە جوانترین دیاردەگەلی بەشەری وەک هونەریش لە نێوانیاندا خۆ دەنوێنێ. لەم ڕۆدا گەیشتوونێتە ئاستێک کە بە شێوەی جۆراوجۆر مۆبەلێغ و پەرەپێدەری توندوتیژیەکان لە کۆمەڵگادا ناوەند و دامەزراوە گۆرەکانی فیلمسازی و بەرهەمهێنەرە هۆناریەکانن. لە سەدەی 21دا کە پەرەگرتنی توندوتیژی یەکێک لە پێناسەکانیەتی، هونەر و یەکێک لە وەنانی سینەما خۆیان دەبنە یەکێک لە ئامرازەکانی هاندەری توندوتیژی. پەرەپێدانی توندوتیژی ڕوون و ئاشکرا دیارەکە لایەنی مەبەستاری بەخۆیەوە گرتووە و گشت بازاڕەکانی وڵاتانی دنیای سەهەم پڕن لەو فیلمانێ پڕوپاگەندە بۆ چەکە جۆراوجۆرەکان دەکەن. لەو فیلمانەدا بە ترازاندنی دوگمەیەک شارێک وێران دەکرێت. پاڵەوانی فیلمەکە کە زۆر جار دەبێ ئامریکای بێ بە پاڵپشتی هەموو جۆرە چەکێکی لێزری دەبێتە هەمەفەن حەریف و هیچ هێزێک بەری پێناگرێت. بەبێ سڵکردنەوە و بۆ پەڕی لێهاتوویەوە تەواوی کۆسبەکانی سەر ڕێگەی تەخت دەکا و گشت ئەو ئینسانانەی بەڕووی دادێنەوە قەتڵام دەکات. بەبێ ئەوەی ئێمە بمانەوەی یان پێویست بێت لەسەری بڕۆین، ئەم جۆرە فیلمانە مەبەستی دژە مرۆڤانەی سیاسیانەی لە پشتەوەیە و بەرهەمهێنەرانی دەیانەوەی لە ڕێگای بڵاوکردنەوەی ئەم فیلمانەوە هێزی خۆیان بنوێن و بێهێزی بەرامبەرەکانیان نیشان بدەن و سەرنجام بواری بەرپاکردنی ئەو شەڕانە خۆش بکەن کە لە نەخشەکانیاندا هەیە و لە جاهاتوودا بۆ پاراستنی بەرژەوەندێ سیاسی و ئابوووریەکانیان هەڵیان گرستێنن. دیارە نظامی سەرمایەداری بەگشتی و ئەمپریالیزمی ئەمریکا بە تایبەتی لە بەرهەمهێنانی ئەم جۆرە فیلم و بەرهەمە سینمایانەدا پشکی شەریان بەرزەکەوێ و تا دڵبیەوێ لەم بارەوە نمونە زۆرن.
باسی ئەو دیمەنانەش ناکەین کە ڕۆژانە لە ماڕ هەڵسوکەوتی هێزە ئەمریکیەکان و هاوپەیمانەکانی لەگەڵ بەندکراوەکانیاندا زیندانیان و خەڵکی وڵاتانی داگیرکراوی وەک عێراق و ئەفغانستان کە نەک لە قاڵبی فیلمدا بەڵکو بەکردەوە بەڕێوە دەچن. گەلێک لە توێژەران بەکردەوە سەلماندوویانە ئەم فیلمە پڕ لە توندوتیژیانە کاردانەوەی قوڵیان لەسەر بینەری کەمتەمەنی خۆیان بەجێهێشتووە. بن شێوەکاری بەناوبانگی فەڕەنساوی کە بە شێوەکاری ئەوین و دۆستی و ئاشتی ناسراوە چەند ساڵ لەمەوبەر لە وتوێژێکدا ئاشکرای کرد کاتێک کاردانەوەی فیلمە سینەمایەکانی بەسەر نەوەیەکەوە کە کوڕێکی 13 ساڵانە بوو بینیوە بە توندی کەوتوتە مەترسیەوە. ئەو لەبەر ئەوەی کە خۆی شاهدی گەلێک ئەشکەنجە و توندوتیژی هەمە جۆرەی سیاسی بووە سەبارەت بە توندوتیژی بە شێوەیەک هەستیار بۆتەوەکە تەواوی ژیانی تەرخان بە گشتدا چوونەوەی ئەم دیاردەیە و پڕ و پاگندە بۆ عشق و دۆستی و ئاشتی کرد. ژیانی بن شایەتی بێبەزەیانەترین توندوتیژیە بە کۆمەڵەکان بوو. چەند ساڵ لەوە پێش بڵاوبوونەوەی توێژینەوەیەک سەبارەت بە کاردانەوەی سینەما و تەلەڤیزیۆن لە مەڕ پەڕەپێدانی توندوتیژی لە فەڕەنسا هەواڵێکی گەورەنایەوە. لە پێشەکی ئەم توێژینەوەیەدا بەدەیان نمونە و مثال هاتووەکە یەکێکیان بەم شێوەیەیە. نووسەر کە خۆی پێشتر وەزیری دادی فەڕەنسا بووە و کارشناسی تاوان ناسینە دەڵێ لە ساڵی 1969دا چەند فیلمێکی سینەمایی سەبارەت بە چالاکیە پڕ لە بێزاری و توندوتیژیەکانی لژیۆنی دەرەوەی فەڕەنسا لە ئەلجەزایر دروستکران و بڵاوبوونەوە و یەکێک لەوانە فیلمێک بوو کە ئەلجەزاریەکان سەبارەت بە جەمیلە بوو پاشا دروستیان کردبوو. لە بڕگەیەکی فیلمەکەدا لە ژیۆنێرە مەستەکان نیشان ئەدات کەوا خەریکن بە بتری دەستێژی دەکەنە سەر کچانی تێکۆشەری ئەلجەزایری و دواتر مارێک لە بڕگەیەکی دڵتەزێندا ئەرکی بتریەکە دەگرێت ئەستۆ. نووسەر لە درێژەی توێژینەوەکەیدا شوێن پێ 14 کەس لە خوازیارانی ئەو سەردەمەی نێو ڕیزەکانی ئەرتەشی فەڕەنسای لە زیندانەکانی ئەو وڵاتەدا دۆزیوەتەوە. لە بەشێکی دیکەی ئەو توێژینەوەیەدا دەرکەوتووە کە لە نێو ئەو خەلافکارە لاوانەی کەوتونەتە زیندانەوە لە فەڕەنسا 62% بە تەواوەتی ئەو 5 فیلمە پڕ لە توندوتیژەیان دیبوو کە نووسەر کردبوونیە سەرچاوەی توێژینەوەکەی. لە وڵاتانی دنیای سێهەمیشدا هەرچەند بەهۆی هەژاری مادی و هێزی سەرکوتگەری دەسەڵاتەکانەوە توێژینەوەیەکی ورد و بنەڕەتی و دەقیق سەبارەت بە توندوتیژی ئەنجام نەدراوە، بەڵام هۆکارە سەرەکیەکانی پێکێنەری توندوتیژیەکەی توێژینەوەی توندوتیژیەکان زۆریش ناشناخنە نین و بگرە ناسراویشن. لە نێو هۆکارەکاندا هەژاری سەدرنشینە و بە دوای ئەویشدا ژینگەیەکی کە زیاتر لە نیو سەدەیە گۆڕەپانی خوێناویترین و وەحشیانەترین شەڕ و تێکەڵچوونە نێوخۆیی و دەرەکیەکانی ڕووبەم بەشە لە دنیاە. خەباتە سیاسی و ئابوووریەکان هەوڵ بۆ پاراستنی کرامەتی ئینسانی لەلایەن گەلانی بندەستەوە و خەباتی چین و توێژە چاوساوەکانی کۆمەڵگای دنیای سێهەم و سەرکوتی بێڕەحمانەیان لەلایەن دەسەڵاتدارانەوە بەردەوام ژینگەیەکی ئاوێتە بە توندوتیژی خۆڵقاندووە و توندوتیژی نواندنی لەلایەن هەر کەسەوە بوو بێت بە شتێکی ئاسایی خستووەتە بەرچاو. توندوتیژی نواندنی دەسەڵات ڕوو بە دانیشتوانی وڵات، دەرەبەگ ڕوو بە ڕاعیات، سەرۆک خێڵ ڕوو بە ئەندامانی خێڵ و عەشیرەت و سەرنجام باوک ڕوو بە بنەماڵە و لە پێش گشتیانەوە ڕوو بە ژنانی نێو بنەماڵە و خێڵەکان. لێرەوە دەکرێت ئاوەڕێک لە کوشتنی دوعا کچە ئیزەدیەکەش بدەینەوە و لاشمان سیر نەبێ کە کاتێ بەرد و بلوکبارانکردنی بە بەرچاوی ژمارەیەکی زۆر لە پیاوانی بەڕەواڵەت سەر بە بەرەی نوێ و لاوەوە نابینین کەسێک داچڵەکێت و بیەوێ بە شێوەیەک بەر بە کوشتنی بگرێ وەیان بە ڕەواڵەتیش بێت داکۆکی لێ بکات. بەرێکی کە لەم ژینگەی وا لەسەرەوە ئاماژە پێکرا پەروەردە بوو ئەگەر نەچێتە پاڵ تاوانەکە بە حاسانی ناتوانێت بە پێچەوانێ بجۆڵێتەوە، چون پێچەوانەکردنەوەی هەڵوێستەکان کارێکی پڕبەپڕ و هەمەلایەنەی دەوێ و بە سیشکردنی تەواوی ئیمکاناتی مۆجود لە کۆمەڵگادا. واتە ئەبێ کەشوهەوایکی تەواو بە پێچەوانەی کەشوهەوای ئەو ژینگەیەی لەسەرەوە ئاماژە پێدرا بخولقێنێ
تا چاوەڕوانی کارزانەوەیەکی پێچەوانش بین. زۆر کەس وا دەنوێنن کە کوشتنی دوعا ئازاری داون، دەستیان داوەتە قەڵەم و بە چەشنێک کە فوکۆڵی پڕ لە ئەحساساتی خۆیان هەڵڕشتووە. بەشێکیان بە دروست هەڵوێستیان گرتووە و لەسەر ڕیشە و هۆکارەکانی ئەم شێوە توندوتیژیەی دژ بە ژنان بەڕێوە دەچێت بابەتی جۆراوجۆریان نووسیوە. تاقمێکیش لەوانەیە ناتوان هەڵوێستێکی بە پێچەوانەی کوشتنی دوعایەک بە مێشکیاندا ختور بدەن، تەنیا شێوەی کوشتنەکەیان ئیدانە کرد. بەڵام ژمارەیەکی کەم لەو کەسانەی کە زۆر لە مێژە تەکلیفی خۆیان لەگەڵ ئەم وەحشیگەریە یەکلا کردوێتەوە، یان هیچیان نەوت یان زۆر ئاسایی هاتنە ئاخەوتن. ئەو بەشەی ئاخری دەزانن گشت ئەو 35,000 کچ و ژنانەی لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا لە کوردستان کوژراون یان وادار بە خوکوژی کراون، کێ دەزانێت کەمتر لە دوعا ئازار و ئەشکەنجە درابێتن. لێرەدا پرسیارێک دێتە ئاراوە و ئەویش ئەوەیە ئەو نووسەر و شاعرانەی سەبارەت بە کوشتنی دوعا سایت و ڕۆژنامەکانیان پڕکرد لە نووسین لە کاتی کوژرانی ئەو ژنانەدا لەکوێ بوون؟ دیارە هەڵوێستی یەکیەکی ئەو کەسانە جێستایشە، بەڵام وەڵامی پرسیارەکە دەری دەخات هەموو ئەو کەسانە ناتوانن خەباتکارێکی ئاگا و تا سەرداکۆکیکاری مافەکانی ئینسان بەگشتی و ژنان بە تایبەتی بن. قەبارەی ئەو ئیمزایانەی لەژێر نووسراوەکانی ئیزانەکردنی کوشتنی دوعادا خۆی دەرخست نیشانی داکا کۆمەڵگای ئێمە ئەو زەرفیەت و پتانسیەلێ هەیە بچێتە ئاسێکی تر لە ژیانی کۆمەڵایەتی خۆیەوە و دەست بداتە ئاڵوگۆڕێک لە ڕاستای کەمکردنەوەی ئێش و ئازارەکانی سەرژنان. بۆ هیوایەی بە پێچەوانەی بۆچوونەکانی من گشتەوە ئازیزانە سەربازێکی تاسەری ئەو خەباتە بن. بەڵێ بینەرانی خۆشەویست، ئێستاش سەرنجتان ڕادەکێشم بۆ بابەتی دووهەممان کە سەبارەتە بە فەتانە وەلیدی، شاژنە فرامۆشکراوەکەی موسیقای کوردی. مجدي وصالي مجدي وصالي بعشقان رجان بعشقان بها. لە ڕۆژی جیهانی شارەکاندا کە ساڵانە لە 31 تەشرینی یەکەم بەڕێوە دەچێت، ڕێکخراوی یونسکۆ 66 شاری جیهانی خستە ناو لیستی شارە داهێنەرەکانی جیهانەوە کە یەکێکیان سنەبوو وەک شاری میوزیک. شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان مەڵبەند و ناوەندێکی گرنگی موسیقای کوردیە و بە سەدان هۆنەرمەندی دەنگخۆش و موزیسیەن و ژەنیار و گروپی موسیقای لە هەناوی خۆیدا پەروەردە کردووە. یەکێک لەوانە خانوە هۆنەرمەند فەتانە وەلیدیە. فەتانە لە یەکەم ژنانی گۆرانیبێژی کوردە لە ڕۆژهەڵاتی کوردستان. ساڵانی حەفسەکانی سەدەی ڕابردوو چریکەی ئەفسانەیی ئەم ژنە ڕەچەشکێنە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانی تەنی و وەک یەکێک لە ئەستێرە پڕشنگدارەکان لە ئاسمانی هۆنەر و موسیقای کوردیدا دەرکەوت. فەتانە وەلیدی ساڵی 1953 لە شاری سنەی ڕۆژهەڵاتی کوردستان لە ماڵباتێکی هۆنەرمەندی ئەم شارە لەدایک بووە. لە خوێندنگەی باڵای میوزیک لە تاران خوێندوویەتی و ساڵەکانی حەفساکان لە ڕێگەی حەسەن کامکار باوکی گروپی کامکارەکان و محەممەد شەریف وەلیدی باوکی خۆی ئاشنای جیهانی موسیقا بوو. باوکی فەتانە هەم ژەنیاری ڤیۆلۆن بوو هەم دەنگبێژێکی سەردەمی خۆی. هەر ئەویش یەکەم هاندەری فەتانە بوو بۆ گەیشتن بەو پلەیە لە هۆنەر و موسیقای کوردیدا. فەتانە یەکەم گۆرانیەکانی لە تەمەنی منداڵیدا و بە هاندانی حەسەن کامکار لە ڕادیۆی سنا تۆمار کرد و هەرزوو سەرنجی ژەنیاران و موزیسیەنە بەناوبانگەکانی وەک گریشا میکایلیزادە و موشتەبا میرزادەی بۆ خۆی ڕاکێشە. هەرچەندە درۆشانەوەی فەتانە وەلیدی چەند ساڵێکی کەم بوو، بەڵام بۆ تەمەنە کەمە هۆنەریەشەوە
زیاتر لە 56 گۆرانی لە ڕادیۆکانی سنە و کرماشان تۆمار کرد کە تەنیا یەک ئەلبۆمی بەردەستە. هۆکاری بڵاو نەبوونەوەی گۆرانیەکانی دیکەی تا ئێستاش دیار نییە. چەندین چیرۆک و گێڕانەوە سەبارەت بە هۆکاری دوورکەوتنەوەی فەتانە لە گۆرانی و موزیک باز دەکرێن کە ڕەنگە بڵاوترینیان گیرۆزەی ئەو لەگەڵ ئەوێنێکی تراژیدیک و بێئەنجام بێت کە بووە هۆی تووشبوونی بە نەخۆشی دەرونی و خوڵقاندنی دۆخێکی دەرونی ئاڵۆز. فەتانە 2 ساڵە لە سەنتەرێکی خێرخوازی تایبەت بە تووشبوانی نەخۆشی دەرونیە. لەگەڵ ئەوەش ژنبوون و گۆرانی بێژبوون لە سەردەمێکدا کە هونەر بۆ ژن کارێک بووە لە دەرەوەی نەریت و نۆرمەکان و لەلایەن کۆمەلگا وەک کارێکی نەشیاو بۆ ژن تەماشاکراوە و تەنانەت پیاوانی هونەرمەندیش بە لۆتی ناوبراون، هۆکارێکی دیکە بووە بۆ دوورکەوتنەوە لە جیهانی هونەر و موسیقا. فەتانە وەلیدی هاوتەمەنی شەهین تاڵەبانیە. شەهین یەکەم جار لەگەڵ عەباس کەمەندی گۆرانی سەبری گۆڵفرۆشی گوتەوە، بەڵام وەک خۆی لە وتوێژێکدا باسی دەکا لە ترسی سەرکۆنەی کۆمەڵگا تا ساڵانێکی درێژ ئەو ڕاستیە نەدرکان کە ئەو گۆرانیە بەدەنگی ئەوە و تا ساڵانێک ئەم گۆرانیە هەر بە ناوی فەتانە وەلیدی دەناسرا. تەنانەت تا ئێستاش زۆربەی ماڵپەڕە فارسیەکان لە پێناسەی فەتانە وەلیدیدا نووسیویانە بە گۆرانی سەبری گۆڵفرۆش پێنایە نێو جیهانی موسیقا.
ويشرت بلا دام وخد تركي دنيا ويبابين ما دون رولا كحرابا ويشرت بلا دام وخد تاروجي ما باشا ويبرقي عزيام وتدر نير ملابا صبري بقرا خني جار بيدالا جوارق ويا وسابي فينا ويا سيني ما وارق يا بقرا خني جار بينا فما وارق ويا خد بابا حاكم بيرا لا ما وارق صدري بارینا لەباری ژیان و پەراوێزکەوتنی و تووشبوون بۆ نەخۆشی دەرونی فەتانە وەلیدی وەها لە هونەر دوورخستەوەکە بەراورد بە پیاوانی هونەرمەندی هاوتەمەنی خۆی زۆر زوو کەوتە پەراوێزەوە و ناوی لە نێو ناوەندانەما. هەر ئەمەش بووەتە هۆی ئەوەی کەمترین زانیاری سەبارەت بە ژیان و بەرهەمەکانی ئەم ژنە هونەرمەندە بەردەست بێت و زانیاریەکان سەبارەت بە ژیانی ئەو تەنیا پشت بە هەندێک دەنگۆ ببێستێت. فەتانە وەلیدی زیاتر لە نیو سەدەیە لە گۆشەی تەنیای خۆیدا ماوەتەوە و تەنیا جارە جارە هەندێک کەس و لایەن سەردانێکیان کردووە و وەک وەفایەک بۆ ژنێک کە دەیتوانی شاژنی موسیقای کوردی بێت ڕێزیان لێگرتووە. لەم ساڵانەی دواییشدا و لە دوای مردنی باوکی ئیدی کۆتایی بەم سەردانانەش هاتووە و تەنانەت کەمتر کەسێک ئاگای لە شوێنی مانەوەی و دۆخی ژیانی ئەم هونەرمەندە فەرامۆشکراوەی کورد هەیە. خاتوو فەتانە وەلیدی لە دوای مردنی باوکی لە ساڵی 2017 و بەهۆی بێکەسوکاری و بێدەرەتانی گوازراوەتەوە بۆ ناوەندێکی خێرخوازی چاودێری و ڕاگررتنی نەخۆشیە دەرونیەکان بە ناوی بەهار لە گەڕەکی بەهارانی شاری سنە. خوشکەکانی چاوپێکەوتنیان لەگەڵ ئەم هونەرمەندە ناودارە سنووردار کردووە و ئێدی ئێستا جگە لە چەند کەسێکی تایبەت ڕێگە بە کەس نادرێت چاویان بەو هونەرمەندە بکەوێت. خاتوو فەتانە سێ خوشک و برایەکی هەیە. براکەشی بەهۆی نەخۆشی دەرونیەوە هەر لەو ناوەندەیەکە فەتانەی لێیە. خوشکەکانی لە تاراندا دەنیشن و لەسەر داوای ئەوانیشە کە ڕێگەی دیدار بە کەس و بە تایبەتی بە ڕۆژنامەنووسان نادرێت. کەڵگ وەرگرتن لە فولکلۆر و ئاوێتەبوونی تێکستی گۆرانیەکان لەگەڵ ژیان و حەز و ئاواتەکانی خۆی بەشێکن لە تایبەتمەندیەکانی گۆرانیەکانی فەتانە وەلیدی. بەشێک لەو گۆرانیانەی لە ماوەی چەند ساڵ تەمەنی هونەریدا تۆماری کردوون بریتین لە ئەی دڵی خەمینم بۆچ بێقەراری، لە ژین بێزارم، لای لای دڵم لای لە باخی سینەم، ئای لە دەستیارم ماڵی وێرانم، لە سەروی قامەتی یار، هاتەوە یارم یاری وەفادارم، بێتۆ بیمارم بێدۆست و یارم، بەهار فەسڵێکی خۆشە و هیتر. یەدوڵڵا محەممەدی کە ئەویش ئێستا بەهۆی نەخۆشیەوە لە ماڵەکەی خۆیدا گۆشەگیر بووە لەبارەی فەتانەوە دەڵێ حەیف بۆ فەتانە و بێکەسیەکەی، حەیف بۆ گەلی کورد کە قەدری هونەرمەندێکی وەک فەتانە نازان و
ئاوا بێکەس و تەنیا لە گۆشەی نەخۆشخانەدا کەوتووە. مامۆستا حوسێن عەلیزادە ئاوازدانەر و ژەنیاری لێهاتووی تار سەبارەت بە خاتوو فەسانە وەلیدی پێوایەکە فەتانە جەنگێکی بێهاوتای هەبوو. دەیتوانی خۆرێکی درەوشاوە بێ بە ئاسمانی موسیقای کوردیەوە. بەداخەوە بەهۆی تەمەنی کورتی هونەریەوە هەرگیز نەیتوانی ئەو جەنگە ئاسمانیە بگەینێتە لوتکە. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆشمان. زۆر سپاس کە تاکو ئێستا بینەرمان بوون تا بەرنامەیەکی تر و دیدارێکی تر ماڵەوە.